واقعی کوردستان و چۆنێتی کاری داوا کراومان ئێستا دوای ئەم قسانەی کە کردمان ئێمە گەر بخوازین یان نەخوازین بێزاریش بین هەر ئەندامی ئەو کۆمەڵگە کوردی باشووری کوردستانی ئەمەش یعنی هەبوونی کار و کارتێکردنی واقعەکە لەسەرمان واقعی فکری جاهلی و دەرچەکانی پەرلەمان حیزب ئیعلامیەکان ئەو هەموو مامۆستایی کە دکتۆران هەیە یا فەلسفەیان یا ماجستێریان هەیە ئەوانەی ئاڕاستی زانکۆکانەکەن زانکۆی ئاڕاستەی کۆمەڵگەی مەدەنیەکەن ئەوانەی کە پشت ئەستورن بە مخابرات و بە جەیش و بە هێزی دەرەکی ئەنجا بێ بزانین حکوومەت هەیە دەستگاکانی هەیە دوو حیزبی تاغوتی هەیە کە ڕەفتاریان لا کۆڵانانەیە جوە بە هیچ قیمێت نادەن کەس محاسبەیان ناکە هەمویان پەتیان بۆ شل کردوون چ بە محاربەی ئیسلام زۆر بە جددیەکەن واقعی جاهلی وەکو پەستانی ئاو وایە کە تۆ خۆ نقومەکەی لە زەیەکە لە دەریاچەیەکی گەورەیە لە هەموو لایەکەوە تینت دەکەوێتە سەر تینی ئاو کە زەختی ئاو تینی فکری کوفرت کەوتۆتە سەر ئێستا تینی سیاسەتی پاشکۆیەتی پارتیوێچێتیت کەوتۆتە سەر تینی چەپۆکی مخابراتیانت لەسەرە تینی نەمانی نان و ئەمانت لەسەرە تینی پەڕاوێز و نامۆکردنت لەسەرە تینی هاندانی کۆمەڵگەکە کە لە ئیسلام و ئیسلامیان تەبەڕاکە و دوورکەوێتەوە تینی پاڵەپەستۆی تەرەبوونت لەسەرە بۆی دەرت پەڕێنن لە کوردستان نەمێنی بێی بۆ وڵاتانەوە بۆ شوێنانی تر غەریب بکەوی ئەنجا ئێمە لەم حاڵەتی زەختەی کە لەسەرمانە دژمن زۆرە و دۆستمان کەمە ئەوان بەهێزن و ئێمە لاوازین ئەوان هاوپەیمانیان هەیە و ئێمە پەرتەوازەین ئەوان ئاشکران ئێمە نهێنین ئەوان دەسەڵاتدارن ئێمە بێدەسەڵاتین ئەوان داهێنەرن ئێمە شوێنکەوتوین ئەوان دەوڵەمەندن ڕێگریشن ئێمە فەقیرین دەستکورتین حتا پارێ بنێرین و ئەوان ڕێگرن ئەیگرن ئەوان پشت ئەستورن ئێمە غەریبین ئەوان خاوەن پسپۆڕی ئاراستە و ئاراستەوانانن ئێمە بێشوانین ئەوان خاوەن مەڵبەندی بە دووداچوون و شیکاری سیاسی و بڕیارن ئێمە دیدلێڵین یان ڕێبزرین ئەوان بە ئاشکرا کافرەتیەکە ئەگەێنن ئێمە بە نهێنێتی دینداریەکەمانە پارێزین کەوابوو لەگەڵ ئەم هەموو مفارەقەی کە هەیە ئەم هەموو زەختەی کە لەسەر عەقلیەت و بیرکردنەوە و هەست و هۆش و شعور و ڕەفتارمانە پێویست بەوە کاکە خۆمان تۆکمەترکەین هەموو ئەو هۆیانەی کە بوایان لێ کردوون هەموو ئەو هۆیانەی کە دژمنیشی وا بەهێز کردووە نەمانی هێزە لە تەرەفی ئێمە مان بمایەوە کوجاران ئەوە نانەتوانی وامان لێ بکەن لەبەرەوە هیچ حەلێکی تر نییە غەیری دروستکردنەوەی ئەو هێزە و استراتیژێتی بیناکردنەوەی ئەو هێز خۆی پەروەردگارە فەرمێ إن الذين آمنوا وهاجروا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله والذين آووا ونصروا أولئك بعضهم أولياء بعض أو كساني إيمانيان هناوة هجرتيان كردوة جهاديان بسروت سامان الروحي خوان كردوة هروها أو كساني كبشتيوانيان لي كردون سريان خستون هروها أو كساني كبشتيوانيان لي كردون سريان خستون أولئك بعضهم أولياء بعض أمانة والذين آمنوا ولم يهاجروا ما لكم من ولايتهم من شيء حتى يهاجروا أو كسانك فقط إيمانيا هنا وبلام هجرتكيان بولاي ونكردوا لسريان مكانوا وازيان لبنن خمخوريان مبن هتاكو هجرتكن بولات وإن استنصروكم في الدين فعليكم النصر أما أجر هاواريان بوتان هنا لبرو الدين كيان بهوي الدين كيان وتشوسين راونتوا يوجدوا أن سريان خان إلا على قوم بينكم وبينهم ميثاق إلا ما قربران بربا كما لخلتك بك إيوه بيمانك لنوانت أنا هيا أو كاتل سر أو مسلمان نجمة كانوا بوي بيمانك تام ببارز والله بما تعملون بصير والذين كفروا بعضهم أولياء بعض إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير كافر كانج بهمان شيء وصر برشتياري يكتركن بخمي يكترون هولي يكتردن بشتي يكتركن بيمانة بستن أجر إيوه أو أنا كان حتما فتنة الرؤى بويك مسلمان ضعيف ابن الذين كان بشيمان كرين دعاء الآية دعاء وفرمي والذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله والذين آووا ونصروا
أولئك هم المؤمنون حقا لهم مغفرة ورزق كريم. دیسان پێنج صفتەکان تکرار بیلی ئەوەن ئەم پەیامە هەڵگرن ئیمان و هیجرەت و جیهاد و ئیوا و نوسرەتە کە پێویستە لە یەکێکی ئێمە کاژڵێن ئیمان ئەبێت تاچی مسلمانی سەرڕاست لەسەر ئەم قیەمە ئیمانیە دروست بێ ناسنامە و کولتوری ئیمانی هەبێ ئەنجا بێ پەروەردەکاریەکی پشو درێژانە ئەم ئینسانە ئیمانیەمان بۆ پەروەردە بکە ئەمە ڕەنجانێکی زۆریە بۆیە زەمینەکەمان لە هەموو ڕوویەکەوە نابێ بە هیچ شێوە پێلەی لێ بکەین و پشو درێژانە بیبینست. هیجرەت کۆچکردن دوو جۆرە یەکیان وەڕوجزە فەهجوڕ واز لە گوناح بێنە وەهجوڕهم هەجڕەن جەمیلە بە شێوەیەکی جوان دوورکەوەرە واز لەو قیەمە جاهیلیانە بێنە لە خونەریتیان لە شاییان لە شیوەنیان لە هەڵسوکەوتیان نەک منعەزیل بی لێیان تێکەڵیان بە بەڵام لە هەمان کاتە ئەوە بزانە کە تۆ شتێکی و ئەوان جاهیلیەت شتێکی کە بڵێ ئینی مهاجرون إلى ربي سەرەتا یەکەمت ئینی مهاجرون إلى ربیە دوایی هیجرەتەکەی بۆ مەوایەکی تر وما لكم لا تقاتلون في سبيل الله دوای هیجرەتەکە ئەنجا ئەم قیتالە دێتە پێش هیجرەتی دووهەمی جەستەیید ڕزگارکردنی مسلمانانە لە زەختی جاهیلیەت هاتنیانە بۆ مەوایە کە ساز کراوە بۆ ئەوی هەمویان لەوێ کۆ ببنەوە پێکەوە بژین و بینای کۆمەڵگە مسلمانەکەی خۆیان بکەن دوور لە تین و پەستانی جاهیلیەت ئەمە هیجرەتە ئەنجا دێ سەر جیهادەکەشکە ئەو کاتە استفراغ الطاقة لمدافعة العدو هەموو وزەیەک پێویستە بیخەیتە گەڕ بۆ ئەوەی دژمن پاڵ پێوەنەی تۆ نێڵی تەئسیری لەسەر کۆمەڵگەکەت دروست بێت ئەو کاتە ئەتوانی کۆمەڵگەکەت بیناسازی بکەیت ئەنجا جیهادی پەروەردەکردن دەست پێکە جیهادی تەنزیمات دروستەکە جیهادی عسکەری و ئامادەباشی و تەدریب فەرزە بێت لەسەر خەڵکەکان ئەو کاتە ئەتوانی پەیامی دینەکە هەڵگیری و بیگەین ئەو کاتە ئەتوانی ئەو خەڵکەش بە حەقیقەت نوێنەری ئەم دینە ئەبنەوەتوانن بیگەێنەوە بە خەڵکی تر ئەو کاتی بگەێن و شەرحی بکەنەوە بەبێ ئەوەی لە هیچ کەسێ بترس ئەمەیە کە ئەمانوێ دروست ببێت تۆ برانی بەڕێزی لەبەرەوە چۆن ئەبێ کۆمەڵکاریەکەمان تۆکمەترکەین زۆر زیرەکان زۆر عاقڵانە زۆر بەلیغانە زۆر پشو درێژانە زۆر پەروەردەکردن بەرەو ڕەمەزانە چین 50 قسر ڕۆژمان ماوە بووی ئەبێ ئەم 50 قسر ڕۆژە کابرایەک چۆن کە ئەڵێ ئەچمەوە ناو خانوەکەی خۆم دێتەوە سەیری ماڵەکە ئەکاتەوە گەچەکەی دەبە بووە گەچکاری کاتەوە بەلو عەشکاوە بەلوعەی تازەی بە بکرێت سلکی کارەباکانی وایرەکانی بگۆڕێ مۆلیدەکەی خراپ بووە مۆلیدەی بۆ پێیاکە جێگا و ڕێگاکەی حەوشەی گوڵ و باخی هەموو شتێکی تەرتیبە کاتۆ سەر لە نوێ بۆی بتوانێت تایە پشوو بدا بتوانێت تایە بژی بتوانێت بۆی ببێ بە سوکنە ئەم 50 ڕۆژە پێویستیمان بە ئیعادەی ئەم 50 ڕۆژەی کەماوە پێش ڕەمەزان پێویستیمان بەوە هەیە سەر لە نوێ تێڕوانینێکی جددی بۆ ناو دڵ و دەرونی خۆمان بکەینەوە بۆ ڕەفتار و ڕەوشتمان بکەینەوە بۆ زمان و هەڵس و کەوت و جۆچکەمان بکەین بۆ ئەوەی خۆمان ڕابێنین لەسەر ئەوەی کە مانگی ڕەمەزان کاریگەریمان هەبێت لەسەر خۆمان بە تۆبەکردن و لەسەر خەڵکی تریش بە بەلاغی دینەک ئومێدەوارم تۆکمەتر بین کۆمەڵکاریەکی باشتر پشوو درێژانەتر دیدڕون ئاسۆ بەرفراوان زۆر بەرفراوانە تەماشا بکەین زۆر ئوسولیانە لە قورئان و حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قاڵبینەوە هەتاکو زیاتر لێی تێگەین ئەو کاتەش ئومێدەوارم ئینشاڵڵا خوای گەورە یارمەتی دەرمان بێ ورە وزەکانمان لە پەیکەرێکی نەرم و جوان و دیاری ماف و ئەرک و دەسەڵاتەکانە بخەینەگەڕ بە یەک قیادە بە یەک باڵدن بتوانین ئەم دینە هەڵگرین و پیشی گەێنینەوە زۆر ئومێد 2010 کۆتایی پێبێ و ئێمە لانی کەم 100 کەسی بە قووەتی چاکمان بۆ پەروەردە بوو بێ کە بتوانێت دەستگای ئیسلامی ڕاستکات بتوانێت دەستگای ئیسلامی بگرێتە بەردەست و ئاڕاستی مسلمانانی لێوە بکە بەرەو بایەق بۆ خۆتان بدەن بە کتێبەکان بە مەنهەج بەم ژوورە بە مەجەلە بە سایتەکان بە سەقافەتی خۆتان خوای پەروەردگاری یارمەتی دەرتان بێ وەکو ئێوە خۆتان لە
ئەو فەسادە پاراستووە لە دەرەوە هاتوون دانیشتون ئێستا بە دیار کۆمپیوتەرەکە بۆی ژۆر لە شتێک بگرن منفعەتی بۆ دین و دنیاتان هەبێ خوای گەورە ڕەحم بە منیش و ئێوەش بکە ئەم کاتێک کە لەبەر خاتری خوا بردمانە سەر بۆ ئەوەی کە بەلاغەکە ڕوونکەینەوە دینەکە ڕوونکەینەوە کۆمەڵکاریمان باشتر بکەین خوای گەورە بماکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی خوای گەورە بە عیبادەت بۆمان بنووسێ خوای گەورە لە قسوورمان عەفو بکە یا ڕەبی خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت منیش وەم برا بە ڕێزانە شوهەروە ئەو کەسانی کە گوێی لێ ئەگرنەوە کاری پێەکەنەوە ئەو کەسانی گوێی لێ ئەگرنەوە هەمومان کە کاری پێ ئەەکەین و یا ڕەبی خوایە سەلامەت و سەرکەوتومان کە یا ڕەبی خوایە شتێکمان پێ تەحقیقکە بۆ دینەکەت و چاوی ئێمەش گەشکاتەوە و ببێ بە زەخیرەی قیامەتیشمان تا بە ڕسووری سەربەرزکەینەوە بە حەزوری پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام کە بڵێن ئەی پێغەمبەری خوا ئێمەش بەش بە حاڵی خۆمان شتێکمان لەو غوربەتی ئیسلامایە هەڵگرت و گەیاندەوە بە خەڵکێکی تر خوای گەورە ڕەحم بە ئێمەش وێژ بکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته سبحانك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك